ڤێتەنەری سلێمانی بەهۆی دانەمەزراندنی دەرچوانی بەشەکەیانەوە لە بەردەم بینای زانکۆی سلێمانی خۆپشاندانێکیان ئەنجامدا. ئەو کات لێپرسراوی لقی سلێمانی سەندیکای پزیشکانی ڤێتەنەری کوردستانیش ئاماژی بۆ کرد دەگەر ئەو دەرچوانە دانەمەزرێن ئەومانگرتنی سەرتاسەری لە زانکۆکانی هەرێم ڕادەگەێنن. بەوەی دانەمەزراندنی دەرچۆکانیانەوە بەشێک لە خوێندکارانی کۆلێجی پزیشکی ڤێتەنەری خۆپشاندانێکیان لە بەردەم زانکۆی سلێمانی ئەنجامدا و بەوتەی خۆشیان بڕیاریان داوە نەچنە هۆڵەکانی خوێندنەوە. ئەگەرچی لە ساڵی ڕابردووە بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی هەرێم دامەزراندن بەپێی فۆرمە و لە ڕێگەی لیژنێکی تایبەتمەندی پارێزگاکانی هەرێمەوە بەڕێوە چووە. بەڵام لەگەڵ ئەو بڕیاری حکوومەتی هەرێم ماوەی 2 ساڵە هیچ دەرچوویەکی کۆلێجی پزیشکی ڤێتەنەری زانکۆکانی هەرێم دانەمەزراون. بڕیارماندا مانگرتنی خوێندکارەکانمان لەسەر جەم قۆناغەکانماندا و بایکۆتکردنی مەحازەرەکان و نەچوونە ناو هۆڵەکانی خوێندنەوە تا ئەو کاتەی وەڵامێکی ئیجابی پۆزتیڤمان دەسەکەوێت. دامەزراندنەکە تا ئێستا بەردەوام بۆ 2 ساڵە ڕاگیراوە، ئەویش بەش ئێمە فۆرمەی دامەزراندن ناتوانین پڕکەینەوە لەبەرەوەی سەر بە ینی پزیشکیەکانین ئەبێ ساڵێک بە مقیمی دامەزرێن ئەنجا دوای ئەوە بەردەوامە بین هەتا جوابمانەینەوە و هەڵوێستی تونتریشمانە بێ ئەگەر جوابمان نەیرێتەوانێ. لێپرسراوی لقی سلێمانی سەندیکای پزیشکانی ڤێتەنەری کوردستانیش دەڵێت چەندین جار بە نووسراوی فەرمی داوای دامەزراندنیان بۆ دەرچوانە کردووە، بەڵام حکوومەت بۆی کەمتەرخەمیەوە داواکەی جێبەجێ نەکردووە. کەمتەرخەمیەکی حکوومەتی هەرێمی کوردستانی تایە لەبەر ئەوەی کە ئەمە یاسایە پێویستە جێبەجێ بکرێت و هیچ نوع فەرق و جیاوازیەکیش نییە لە بینی پزیشکانی ڤێتەنەری و پزیشکانی ترا کە ئەوان ڕاستەوخۆ بەبێ ئەوەی دوای کەون بەبێ ئەوەی سەربەیت شوێنێکا بکەن دانەمەزرێن. پشتگیریمان لەو دووەش بێش کردووە کە دانەمەزراون کە بچنە بەردەم ئەنجومەنی وەزیران مان بگرن هەموو شێوە دیموکراسیەکانی کە بۆ بەدەستهێنانی مافەڕەوەکانی خۆیان ئێمە پشتگیریان لێک. ئەگەرچی بە پێی یاسای ژمارە 136 پلەبەندی پزیشکانی ساڵی 1970 عێراقی دەبێت دەرچوانی کۆلێجی پزیشکی دوای تەواوکردنی 5 ساڵی زانکۆ ڕاستەوخۆ دابەمەزرێن، بەڵام ماوەی 2 ساڵاو یاسایە جێبەجێ نەکراوە و حکوومەتی هەرێمیش هیچ دەرچووکی بەشی ڤێتەنەری زانکۆکانی هەرێمی دانەمەزراندووە. بەڕێوەبەری ڤێتەنەری سلێمانیش ئاشکرای کرد پێدەچێت هەفتەی داهاتوو بەپێی بڕیارێکی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم ئەو دەرچوانە دابەمەزرێن. دەرچوانی ساڵی پار و ئەم ساڵیش تا ئێستا پەیوەندیان نەکردو بە بەڕێبەرایەتەکەی ئێمەوە لەبەر ئەوەی فەرمانی دامەزراندنیان بۆ دەرنەچۆ تا ئەم کاتە. ئەوانی پزیشکانی ڤێتەرنەری سەر بە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاون و چاوەڕێیەکەین لەم ڕۆژانەیە ئەوەندەی ئێمە بیستومانە کە فەرمانیان بۆ دەرەچێت لە ئەنجومەنی وەزیران بۆ دامەزراندنیان. ئەو دەرچوانەی لە ساڵی ڕابردوو ئەم ساڵدا سەر ڕای تاوکردنی 5 ساڵی زانکۆ دانەمەزراون ژمارەیان نزیکەی 150 پزیشکی ڤێتەنەریە و لەم ساڵیشدا چاوەڕوان دەکرێت ژمارەکە زیاد بکات. خوێندکارانی ڤێتەنەری و سەندیکای پزیشکانیش دەڵێن بەردەوام دەبن لە مانگرتن و ئەگەر داژنەمەزرێن مانگرتنی سەرتاسەری لە زانکۆکانی هەرێم ڕادەگەێنن. هێمن مەحموود نارتی سلێمانی. بەشێک لە مامۆستایانی قەزای دەربەنیخان نیگەران لەوەی کە نزیکەی 2 ساڵ بەسەر هەڵبژاردن یەکێتی مامۆستان و